وطن عشق من، هموطن جان من، وطن روح من، عز و ایمان من. وطن عشق من، هموطن جان من، وطن روح من، عز و ایمان من. وطن در رهت جان نثاری کنم، به خون خاک تو آب یاری کنم. چه ارزش بود در رهت جان دهم، به خاکت ز خون لاله کاری کنم، به خاکت ز خون لاله کاری کنم. زنم بوسه بر بیرق و خاک تو، به نازم به شیران بی باک تو. خرامان و قران همه صف شکن، نظر آورن سوی افلاک تو، نظر آورن سوی افلاک تو. وطن عشق من، هموطن جان من، وطن روح من، عز و ایمان من. وطن در رهت جان نثاری کنم، ز خون خاک تو آب یاری کنم. چه ارزش بود در رهت جان دهم، به خاکت ز خون لاله کاری کنم. بیسەرانی خۆشەویستی ڕادیۆگەلی کوردستان، بەیانیتان باش. من ئەنوەر حسێنم لە شاری سلێمانیەوە هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت سەبارەت بە ڕۆژئاوای کوردستان، سەبارەت بە هێرش و پەلامار و ئۆپراسیۆنەکانی سوپای تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان کە لە 9 ئۆکتۆبەرەوە دەستی پێکرده بوو و دوجار ئەو ڕێکەوتنانەی کە لەسەر ڕۆژئاوا کران و پەلامارەکانی سوپای تورکیا و سوپای بەناو ئازادی سووریا بۆ سەر کانتۆنەکانی خۆرئاوا و قسە و باسی زۆرمان کردو لە بەرنامەکانی پێشووە سەبارەت بەوەی کە ئایا ئەوەی کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا خیانەتی لە کورد کردووە یان کورد پێشبینی ئەو ڕووداوانەی نەکرده بوو، و ئەوەی کە ڕوویدا ئایا دووبارەکردنەوەی هاوشێوەی ئەوەی کە لە ڕۆژاوە ڕوویداوە بۆ باشووری کوردستانیش ینی ئەگەرێکە. و قسە و باز دەکەین لەگەڵ میوانەکانم بەڕێزان کاک عومەری ئیلخانیزادە، سکرتێری کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان. کاک عومەر، ئەم کاتت باش؟ ئەو کاتت باش ئەنوەر. بەڕێز کاک ڕەمزی کارتاڵ، هاوسەرۆکی کۆنگرەی گەل، ئەم کاتت باش؟ هەموو کاتم باش. زۆر سپاس. بەڕێز کاک سەعدی ئەحمەد پیرە، ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک سەعدی، ئەم کاتێ جەنابیشت باش. بەیانیت باش کاک ئەنوار و هەموو کاتێک. زۆر سپاستان دەکەم. سپاس کە گوێتان لە دەنگم بوو، سپاس کە بەشداری بەرنامەکەی منتان کرد. بەڕێز کاک عومەر ئیلخانیزادە، پێشەکیشی کورتم باس کرد. ئەگەر جەنابەت پێم بڵێ ئەوەی کە لە ڕوویدا، ئەوەی کە لە ڕۆژئاوا ڕوویدا چاوەڕوان کراو بوو، هەندێک کەس دەڵێن چاوەڕوان نەکراو بوو، و پێت وایە فاکتەرەکانی پشتی ئەو پەلاماردانەی تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان چییە؟ کە من دوجار هەوڵەدەم ئەو شیکردنەوانەی کە لەو بارەیەوە کراون بیخەمە بەر دەست ئێوە، بەڵام ئەگەر سەرەتا سەرنجی جەنابت بزانم. من لەم وایە ئەو ناوچەیەکی ئالۆزە، بڵێ، و هەموو زلهێزەکان و بەتایبەت ئەوانەی کە داگیرکەری کوردستان بوون، چ ئێران چ تورکیە و دوو زلهێز دەوری گەورەیان هەبوو. بەزێک شتی دەتوانی بڵێ چاوەڕوان کراو بوو، بەزێک شتی چاوەڕوان کراو نەبوو. بە بڕوای من ئەوە زۆر چاوەڕوان کراو نەبوو کە ئەمریکا ئاوا پشتی هاوپەیمانێکی خۆی وەک یەپەگا چۆڵ بکە. بەڵام بەگشتی ئەو ناوچەیە ڕوودا و ئاڵوگۆڕی گەورەی تێدا دەبێ، و بە دوای ئەوەشدا کۆتایی نایە. ئەو کێشە و گرفتانە لەو ناوچەیە دەبن، و من پێم وایە کورد و بزوتنەوەی کوردی بۆ هەموو احتیمالاتێک دەبێ خۆی ئامادەکات، کە من پێم وایە دەرسێکە لەو بابەتەوە وەری دەگرین ئەوەیە کە ئێمە لە هەموو شوێنەکان و لە هەموو کوردستان و هەموو بەشەکانی کوردستان بۆ هەموو احتیمالێک هێشتا خۆمان ئامادە نەکردووە، و دەبێ خۆمان ئامادەکەین بۆشتی چاوەڕوان نەکراویش. لە هەمان کاتدا پێم وانیە ئەوە کۆتایی مێژوە، ئەوە کۆتایی بزوتنەوەی کوردە لە ڕۆژاوای کوردستان. پێم وایە ئەو هەلەش تێپەر دەبێ، وەک فارس دەڵێن ئین هەم بگوزەرێت. بەڵێ، باشە. بەڕێز کاک ڕەمزی، کاک عومەر ئەڵێ ئەمە کۆتایی مێژوونیە، بەڵام خۆ ناکرێ مەسەلەن کورد هەر 20 ساڵ جارێک، هەر 30 ساڵ جارێک ئەزمونێک دروستکە، و دوجار بەهۆی ڕێکەوتنێکی
پڕبەرژەوەندی نێوان ئەمریکا یا رووسیا لەگەڵ تورکیا یا ئێران یا عێراق ئەزمونەکانی کوردستان بفرۆشێ و دەستی لێ بەردا مەسەلەن بەدیل چییە ئەڵتەرناتیڤ چییە لە حاڵەتی ئاوایە؟ یعنی ئالتەرناتیڤ ئەوە کو پێویستە چارپەرچەی کوردستان هەموو ئەحساب ڕێکخراوی سیاسی مەدەنی کەسایەتی ڕۆشنبیری گەل بگشتی استراتێژیەکی یەکتیان نەتەوایی بە هەفکاری بۆ خۆن ئەساس بگرن. یعنی ئەگەر کورد لە هەرێمێدا هێزدا هێزێ خۆ گەورە بکە لە ڕۆژهەڵاتە ناوین جیهانێدا دۆستێن خۆ ڕێیا گشتی گەورە بکە وێ دەمێ دەوڵەتێن مەزن ئەمریکا ئەوروپا رووسیا ئەو ژی ji bo berjevendiyê xwe mecbûrin hesabê Kurd bikin. Mesele ew e di nav dewletên gewre bazarî heye. Yani wijdan nîne. Wijdan, mirovayî, demokrasî ji bo Amerîka nizam bo li Ewropayê giştî meselê Kurdan nîne bedexewa. Eva 100 sal e şerî cîhanî yekemîn heta niha wezê siyasetê dünya her ew e. Ji bo ku ev siyaset bê guhertin pêwîst e Kurd hêzê xwe gewre bike. Yani li çarperçeyên Kurdistan partiyên sereke êdîtir giştiye bi hevra tevayî pêwîst e bercevendiyên gelê Kurd esas bigirin. Di vî esasê eger Kurd bitwanin siyaset bikin ev qeta hem hêzê wan gewre dibe hem jî dünya jî dikare hesabê Kurd bike. Niha êsta meseleyê Rojavayê Kurdistanê da li jî cîhan dengekî mezin gelekî hişyariyekî piştgiriyekî ciddî heye. Eva ji bo me giring e. Eger Kurd jî hêzê xwe yek bike eva yektiya Kurda siyasetê dünya cîhan bi hevra li ser Trump jî zext dike li ser Erdogan jî zext dike. Ji ber vê yekê û pêwîst e em stratejiyek esasî ji bo xwe durust bikin yektiya netewayî ye. باشە بەڕێز کاک سادی جەنابتان ماوەیەکی زۆرە لە سلکی دیبلۆماسی و لە پەیوەندیەکان کارتان کردووە مەسەلەن بەردەوام ئەمریکا ئەوروپا باز لە دیموکراسی و مافی مرۆڤ ئەوانە کەچی ڕۆژێک بە ناوی بەرژەوەندیەوە قەتڵ و ئامی ڕۆژاوا کرێ قەتڵ و ئامی مەسەلەن شەنگالە کرێ قەتڵ و ئامی کۆبانەیە کرێ ئێوە پێ مەسەلەن ئەوەی کە ئەو پرسیارم کرد بە نەزەری ئێوە ئەڵتەرناتیڤ چییە بۆ کورد لەو ناوچەیە پشت بە چیە بەشتێ یا هەرەوەی کە کاک ڕەمزی کارتاڵ ئەڵێ پشت بەستن بە یەکێتی نەتەوەی پشتبەستن بە هێزە کوردیەکان بەڵام ئێمە ئەوازین کە هێزە کوردیەکان یەکگرتوو نین یعنی ئەمە داوای ملیۆنان خەڵکی بۆ بەڵام هێزە کوردستانیەکان یەکگرتوو نین. بەڵێ بەیانیت باش کاک ئەنوەر سەلام هەیە بۆ کاک عومەر و کاک ڕەمزی کارتاڵ زۆر سپاس. لە ڕاستیدا ئەم دژمنەکانمان ئێمە چەند خۆمان نەمانەوێ باوەڕکەین بە دژمنەکانمان بە زۆر پێمان دەسەبنێن کە مەسەلەی کورد یەک مەسەلەیە و هەڕەشە لە هەمان سووت و لە هەمان سەرچاوە بۆی دێ هەر جارێک پرسی کورد بەرزە بێتەوە گاتە جێگای ئومێد ئەو کاتە هەوڵ دەدرێ کۆمپلۆتێکی ئەقلیمی کۆمپلۆتێکی نێودەوڵەتی لێ بکرێ و تووشی شکست و نشتێکی گەورە ببێت. لە دنیادا کاک ڕەمزی ڕاست دەکە لە دنیادا دۆستایەتی و ڕەفاقەتی دائیم نییە لە نێو وڵاتان بەڵکو بەرژەوەندی دائیم هەیە. ئەو بەرژەوەندی دائیم کەی ئیجاب بکە سەرۆکێکی وەکو سەرۆکی ئەمریکا دایکی خۆشی دەفرۆشێ. بۆیە من پێم وان نییە ئەمە جێگای سەرسوڕمان بێ لەوەی کە ئەمریکا ئەوەی کردووە خۆ ساڵی 1975 لە ڕێکەوتنامەی جەزائیر دژی باشوور بە سەرپەرشتی کیسنجەر شتێکی وا ڕوویدا خۆ کاتەش ترامپ لە حکوم نەبوو. بۆیە پێم وایە ئەوەی مافی مرۆڤ و پرۆسەی دیموکراتی و سیاسەتی تەنمیە و یارمەتی نازانم چێ ئەوانە هەمووی بۆ وەکو کادۆیە وەکو کاغەزێکە دایانەوێ بەرنامە نائینسانیە بەرنامە چڵکنەکەی خۆیانی پێ بشارنەوە لە کاتی پێویست ئەو ماسکەدا دەکاندرێ و هەموو دنیا دەیبینێ بەڵام عیلاجیش نییە چونکە جغرافیە ئین کارە وڵاتان حزوریان هەیە بەرژەوەندیەکان بەردەوام حزوریان هەیە ئەوەی کە کورد پێویستە بیکە ئەوەی کورد
زەرویە بیکا یەکەم جارێ ئەوەی کە کاک ڕەمزی وتی هەوڵی ئەوە بدە هێزەکانی خۆی گەورە بکەسکە هێز گەورە دەتوانی داخوازیەکانی خۆشی هەم بە بەرامبەر بسەلمێنی هەم بسەپێنی. ئێستا مەسەلەن ئەم هەموو منەتەی تورکیا قبول دەکرێت لەبەر چیە لەبەر ئەوەی ئەوروپا ترسێ دەرگای ئاوارە بکرێتەوە رووسیا ترسێ بەرەو ئەمریکا و یەکجاری جێپێی رووسیا لاقکە ئەمریکا پێی وایە دەکەوتە تیجارەتی سلاح لەگەڵ رووسیا لە دەستی دەرەچێ و موقعێکی استراتیژی گەورەی هەیە جەیشێکی زلی هەیە بۆیە بەبێ گوێدانە ئەوان شەڕ بە قوبرس دەفرۆشێ شەڕ بە سووریا دەفرۆشێ شەڕ بە کوردستانی عێراق ئێستا دەمێکە لێرەیە هەموو کەس داوا دەکە بڕۆ دەرێ ناس بدەرێ جارێک مەسەلەی پێکاکا بە بەهانە دینی لەو ناقەشاتانەی کە لە سەروبەندی ئەمیشە جێم لێ دەبی لە مەسەلەی ئیرهاب و هاتنی ئیرهاب یەک ئیرهاب یەک تێرۆریستی بێگانە نییە لە ڕێگای تورکیەوە داخلی سووریا و داخلی عێراق نەبوو. یعنی ئەم نەوعە هینانە ئەم نەوعە کارانە لە وڵاتێکی بچووک کە بەرژەوەندیان تێدابی ئەسەن توان حکمی ئەعدامی بدەن بەڵام بۆ تورکیا زۆر بە تەبیعی سەیرەکەن بە پێکەنینەوە لەگەڵ دووسێ تعلیق کۆتایی پێدەچن. ئەمە پێم وایە ئێمە دەبی ئەوە تێبگەین هەوڵی ئەوە بدەین هێزەکانی خۆمانی معنەوی هێزەکانی خۆمانی مادی هێزەکانی خۆمان بەژمارە ئەوەندە بەهێز بکەین کە بەرژەوەندیەکان بتوانین بەرژەوەندی خەڵک لە دنیا هەم تەمین کەین هەم تهدید کەین هەتا ئێمە نەکەونە موقعێک کە بەرژەوەندیەکان تهدیدیان تەمین کەین. من پێم وایە لە هەموو سەری ساڵێک و لە هەموو چەند ساڵێک جارێک شتی وا دەتوانێت ڕووی بدە و ئەوانە جاری یەکەم نیە بۆ تیکرارە بێتەوە لە داهاتوودا شتیوا دێتە پێشە پێویستە دەستی لێ وەرگرێت. باشە زۆر باشە ئەگەڕێم وڵات بیسەرانی خۆشەویستی رادیۆ گەلی کوردستان ئێمە ئەمڕۆ بەرنامەیەکی تایبەت بە ئۆپراسیۆنەکانی سوپای تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان و ئەو ڕووداوانەی ڕوویداوە بە میوانداری بەڕێزان کاک سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە کوردستانەوە لەگەڵمانە بەڕێز کاک ڕەمزی کارتاڵ هاوسەرۆکی کۆنگرەی گەل کە لە برۆکسلەوە لەگەڵمە بەڕێز کاک عومەری خانیزادە سکرتێری کۆمەڵی زەحمەتشانی کوردستان کە لە سویدەوە لەگەڵمە. بەڕێز کاک عومەر کاک سعدی و کاک ڕەمزیش باسی یەکگرتووی کورد و بەهێزکردنی کاک سعدی باسی بەهێزکردنی پایە معنەی و مادیەکان و هێزەکانی گەلی کوردستانی کرد. بەڵام هیوادارم ئەم پرسیارە هەمووتان گوێتان لێبێ کە ڕەخنەیەکی جددی لە ئێوە هەیە خۆ ڕەخنە لە کۆمەڵی زەحمەتشان هەیە ڕەخنە لە کۆنگرەی گەل و پارتی کرێکارانی کوردستان هەیە ڕەخنە لە یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان هەیە کە ئەم یەکگرتنە ناکەن مەسەلەن 2013 وا بڕیار بوو کۆنگرەی نەتەوەیی جێبێ تێکچوو و لە ڕابردوودا چەند جار هەوڵ درراوە مەسەلەن کۆنگرەی لووتکە بەسرێت لە چەند ڕۆژی ڕابردوودا بەڕێز کۆسڕ ڕەسوڵ عەلی جێگیری سکرتێریەتی داوایەکی ئاوای کردووە. یعنی قسەکەوەیە کە ئێوە ناگەنە نەتیجە هێزە سیاسیەکانی چوار پارچەی کوردستان کە ناگەنە نەتیجە بەهۆی تێڕوانینی جیاوازی سیاسی و فکری و ئەیدۆلۆژی و بەرژەوەندی جیاوازەوە. یعنی ئەم ڕەخنەیە ئێوە بە نەزەری ئەتیبار وەریەگرن و پێتان وایە گرفتەکە چییە و چارەسەرەکەی چییە بۆ دەربازبوون لە دووبارە نەبوونەوەی ئەو هەموو تراژیدیا و نەهامەتیانە. من طبعا هەم قسەکانی کاک ڕەمزی کارتاڵم قبوڵە کە فەرمویان و شتی زۆر واحدی و درستی تێدایە هەم ئەوەی کە کاک سعدی فەرمووی ڕاستە یەکگرتووی ئەو جۆرەی کە دەبێت بێ لە نێوان هێزە سیاسیەکانی کوردیدا یەک ئستراتێژی بوون نییە و من پێم وایە ئەگەر زۆر هاواری ئەوەش بکەین ڕەنگە و هەموو شتێکمان لەسەر ئەوە دانێن ڕەنگە تووشی گرفت بین چونکە پێم وانی ئەوە بە ئاسان ئێستا جێبەجێ دەبێت و ئێمە لە هەمان کاتیشدا بە پانتایی هەموو کوردستان و هەموو بەشەکانی کوردستان لەگەڵ داگیرکەرانی کوردستان بەرەو ڕووین ئێمە دەبێت ئەو واقعیەتە ببینین دەست لەو دروشمە هەڵ نەگرین کە کورد دەبێت یەکگرتوو بێ کە سیاسیەکان دەبێت استراتیژی و تاکتیکیان بکەنە یەک ئەوە دروشمێکی باشە بەڵام دەبێت ڕێگا چارە ببینینەوە لە هەمان کاتدا بۆ ئەو وەزعەیە کە ئێستا هەیە. من پێم وایە چێ یەکگرتوو نییە خەڵکی کوردستان زۆر یەکگرتوو بوو ینی هەر لە ڕۆژهەڵاتەوە لە باشوورەوە خەڵک پشتیوانی کردا ڕۆژاوا نەک لە دەرەوەی وڵاتیش هەروە بوو
هەموو کوردان یەکگرتوو بوون بۆ پشتیبانی لە ڕۆژاوا بکەن لە هەمان کاتدا ممکنە هەر ئەوانە رەخنیان لە ئێمە بێ رەخنیان لە کۆنگرێ گەر بێ لە یەکێتی نیشتیمانی بێ لە پارتی بێ لە دموکرات بێ هەموو ئەوە بۆیە بەڵێ خەڵک گەل بە بڕوای من گەل خەباتکار و یەکگرتووی پێخۆشە و هەیە بەڵام واقعیاتێک سەپاوە بەسەر ئێمەدا ئێمە وڵاتێکی داگیرکراوی دابەشکراوین کە لەگەڵ زلهێزی گەورەی مێژوویی و ئیمپراتوری پاژماوەی ئیمپراتوری عوسمانی و پاژمانوی شاهنشاهی ئێرانی و خلافەتی ئەمەوی و عەباسی ڕوبەڕووی و بۆ خۆشمان ئەوە وەزعەکەمانە بۆ بەتەوری واقعیش دنیا ئەوڕۆکە زلهێزە گەورەکان بەڵێ ئەوانن کە چارە نووس دیاری دەکەن ئەوانن کە گەمەکان تێیدا کاکۆمەر بمبورە من هەزەکەم تۆ ئەتەوێ بەشێک لە بەرپرسیارەتەکە لە ئاستی حیزبە سیاسیەکان داماڵی خۆوە ئەوە ئێران و تورکیا و سووریا نین کە حیزبی کوردی بۆ بە 50 حیزبی جیاواز و ئینشقاق و ڕێک نەکەوتن و مەبەستم تەنها پارچەکانی ڕۆژهەڵات نیە لە باشووری کوردستان لە باکوور و لە ڕۆژئاوا مەسەلەن گرفتی نێوان ئێوە لەگەڵ کۆمەڵی شۆڕژگەر گرفتی نێوان یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتیکان گرفتی نێوان هەسەدە و مەسەلەن پێدا گرفتی نێوان پەکەکە و پارتی گرفتەکە ئەوەیە ینی هێزە سیاسیەکانن ڕاستە خەڵک یەکگرتووە قسەکەی من ئەوەیە بەڕاستی ئەوەیە کە کاک سعدی کاک ڕەمزی خودی جەنابیشت تەکیل لەسەرەوەکەن یەکگرتووی بەڵام گوێم لە زۆر لە هاوڵاتیانی کوردستان بوو ئەڵێ ئەم جوملەیە زۆر بەکارە برێ بەڵام کاری پێ ناکرێ من ئەڵێم ئەڵتەرناتیف چیە ینی کاتیەوە ناتۆ ئەم هێزانە لە کۆنگرەیەکی یەکگرتوو لە پلاتفۆرمێکی هاوبەش ڕێکەون لەسەرەوەی کە بەرژەوەندیە حیزبیەکان و شخصیەکانیان وەلاوە بنێن بەرژەوەندە نیشتیمانی نەتەوەیەکان بخەنە چوارچێوەی کارەوە من هەویستم ئەوە تەوزیح بدەم کە نەخێر بە بڕوای من ئێستا ئەو ئامادەجیە لە نێو هێزەکاندا نییە دروستە جا ئەوە تاڵە سوێرە هەر جۆرێکێ نییە بەداخەوە نییە سەد لەگەڵ ئەوم هەموو ڕۆژێش تەرکیبی لەسەر بکەینەوە بۆچیش نییە وەزع واقعی ناوچەیەکە ببینین بەڵێ ئێران دەوری هەیە لە باشووری کوردستان لە عێراق لە هەموو ئەوانە یەکێتی نیشتیمانی پارتی ناتوانێت کارێک بکە کە مەسەلەن حتمما ڕوبەڕووی ئێران بێتەوە ناکرێت بە تەوری واقعی ناکرێت ئێمە لە هەموو کوردستاندا یەک هێز نین هێزەکانی ئێمە هەموو کوردستانی نەگرتێتەوە کەکە هەروە و ئێمەش هەروە ئەو واقعیەتە دەبێت ببیندرێ ئەوە داگیرکاری و وەزعی واقعی ناوچەیی تەحمیلی کردووە بەسەر کووردا بەڵام ئێمە لە هەر بەشەی کوردستان واقع بین ئێمە ناتوانین شتێک بکەین هەموو کوردستان یەک دەنگ و یەک سیاست بێمە زۆر حیزبە سیاسیەکانە بەداخەوە ئێستا ئەگەر بڵین ئەو دروشمە بکەینە لەبەردەمی خۆمانی دانین پێم وایە هەروە کۆنگرەی نەتەوەیەکەی لێبێ کە ئەو وەختی بوو بەو وەزعی کە من لە نێو هێزە سیاسیەکاندا دەیبینم بەڵێ باشە دێمە لای جەناب بەڕاز کاک ڕەمزی بە پێ ئەو ڕێکەوتنان سێ ڕێکەوتنەی لە نێوان هێزەکانی هەسەدە و سوپای سووریا ڕێکەوتنەکەی نێوان ئەمریکا و تورکیا ڕێکەوتنەکەی نێوان مۆسکۆ ئەنقەرە کراوە ڕۆژنامەنووسێکی خۆراوایی ئەڵێ لە دەرەنجامی ڕێکەوتنی ئەمریکا و تورکیا سەرەکانی و گرێسپی بەخشرایە تورکیا و لە دەرەنجامی ڕێکەوتنی نێوان مۆسکۆ و ئەنقەرە شارەکانی کۆبانێ و ڕەقە و منبەجیش گەڕێنرانەوە بۆ ژێر دەسەڵاتی سوپای سووریا و بەڕێز عومەر شێخموسیش لەم بەرنامەی مندا لە دووسێ ڕۆژی ڕابردوو ڕایگەیان کە هەرێمەکانی و کانتۆنی خۆرئاوا بەو شکڵی ڕابردوو کۆتایی هاتووە و پێویستی بە مۆدێلیزەکردنێکی تازە هەیە ڕەنگە بخرێتەوە ژێر دەسەڵاتی سووریا بە بۆچوونی جەنابتان چارەنووسی ڕۆژئاوای کوردستان و کانتۆنەکان و ئەو شارانە چی بەسەردێ؟ Yani em peviste siyaseti devleti Türk baş bizanımın. Bale. Erdoğan her tüm ava dubara kir. Got dema le müdahaleyi Saddam Hüseyin Irak'ı kirin ev kata vek devleti Türk siyaseti hala meşan و باکوری او ناوجین باشوری کردستان او دوین باکوری Irak'ı çevu. Yani debe ev şaş bu siyasete ve devleti Türk ev kata şaş bu o debe peviste em esra icazet nedin le Suriyeci Bakuri Suriye çevre
yani evlat devre ku le devlet Türk amade dike jiboy 2023 le 100 saliya peymanı Lozan peşvazı dike 100 saliya peymana Lozan le taze dike taze kırmat 100 sala peymana Lozan ev ku deskerte geri kurt gişti roja tamamın tek bebe le başvuru kurtulsacı dahil naha pengava müdahale سرکانی گریسپی لسر روجاوا اما دسته که نه کتنی سرکانی گریسپی اما لآرمانجا دولت ترک اما کور لسوریه لباکور روجات سوریه جبوی کرد ساکی یک چینر درست نبه yani به چه رنگی ببه وردا هدی مداخله بکه اتفاق امریکا لگه روسیا با آبایی که خود فرض بکه yani siyaset ama geleki vekiliye. Naha mesele vaki rojawa xuyadı ke nebeledi kutene rojava. Bugüşti deskefte geli kurt bu destekici başvuru Kurdistan'a. Çünkü jiboyvan le tehlike ki mesela emzanın geleki başsanın dema ku le referandumu başvuru Kurdistan ve pevajoy da çağ devletin devletler Türkiye, İran, Irak ve Suriye le بسیار ایوان استخبارات تهران کن بودن بیار گرتن کو لدسکفتن کرده لروجا فنابی تک بدن لروجا دست بگیرن پیشتی یا باشور کردستان جی دسکفتن باشور با آوایی که جی خطر tehlike درکبه yani parlaman nemine, sarukati haremi nemine, teşmeke ve ateş nemine bu Ali altıştana var ki se bajar do havle Süleymani mağabaya ke tişteki otonomiye ki çandı basit jiboy var problemler. Nahat strateji avaya. Jiber beye ki yani esta yek tişte jiboy kurda despeki yek tişte kurt ve işte dizamne. Yani ne Amerika ne Rusya ne dünya o jiboy hatri kurt şerri el-evinake, şerri Türknak, şerri devleti Türknake. Jiberde ki peyüste yek, Kurt yektiye hudurust bike. Berçave hamu cihani yektiye hudurust bike. Kag Ramzi. Kag Ramzi. Dava leburdun et. Bale befem. Peyüste Kurt berxo bede. Yani Kurt berxo ne de, geli Kurt berxo ne de, ev ne tane, ne siyaseti Türk, ne siyaseti Amerika, ne tane bu gayne. Peyüste berxo bede. Peyüste yektiye netavı asla gel de dürüst de. Asla gel de heye. Asla gel. Hamu çar parçayı Kurdistan derveyi valat. Hamu Kurdin cihani yektiye akı dürüst kırdı. Cuboy berxodana rojava. Ve asla siyasi, asla ahsab-ı rekhab-ı siyasi ji ev keleke bange kırku le konferansak dürüst böyle. Çarda partiyen le başvur ve peşenkliye kalk kusat resul bangavazi kırız. Eme em dibejim ku eme le kalk berez Mesut Barzani ve ki Seroki Parti Demokratik Kurdistan peyviste ve demi yani inisiyatif ekilde bangavazi bike jibo ahsabın hamu partinin siyasi ve reklami medeni u kenekeci dahil pek valla başvuru Kurdistan'ı konferans eki dürüst bükin ev mesela yektiye netavayı yıkaş bükin rojava bebe vesile yektiye netavayı rojava bebe vesile berçave hamu dünyayı reklami siyasi medeni roşendiri halvastame peşkeş bükin esna peyviste geli Kurt eve geli Kurt eğer bir bakı bede geli Kurt bu asla siyasici yektiye dürüst bükin dünyayı tekik esna ev خودی در کتن همون جهانی جبور کرد زخته که مزنه دسته که این رو امریکا ترامپ تنیه اگر کرد برخو بدن رای گشتی امریکا لسر ترامپ زخت که رای گشتی اوروپا گشتی لسر ترکیه زخت که استا دمه که دروکی درست بیه جبور کرد استا کرد بکارن به برخوادان بیکتین نتوایی بکارن راستی سر بکردن چونکه دولت ترک دکتنی رو باکور باشور روژوا گشتی جبو گلی کردستان ایرو خطره که اساسی بیه و دولت ترک ابوریوی خرابه و وضع سیاسی خرابه وضع جواکی خرابه اگر کرد برخو بده باور بکرد تک چوینا فاشیزم و دولت ترک بدنه امدکانو پیک بینید
ئەوە چارەسەرگای پرسیارێکە کورد ڕۆژهاتە بەڵێ باشە بەڕێز کاک سعدی ئەحمەد پیرە کاک ڕەمزی کارتاڵ بابەتێکی وروژان داوە لە بەڕێز مەسعود بەرزانیە کاکە بانگەوازێک بکات لە باشووری کوردستان کۆنفرانسێک بکات بۆ ڕێکخراوە سیاسی و جواتی و مەدەنیەکان بەشدار بن. ئێوە فکرێکی ئاواتان هەیە یا با بڵێم تەییدی پلاتفۆرمێک یەکێتێکی نەتەوەی ئاواکەن لە باشوور چێبێیا وەکوی کە لە ڕابردوو کراوە مەسەڵەن ئێران و تورکیا ڕێگا نادەن یا با بڵێم گرفتی بۆ دروستەکەن یان ئێستا هەلومەرجێکی ئاوا هەیە بە بۆ چوونی جەنابتان؟ لا تەبێ ئێستا هەلومەرجێکی زۆر باش هەیە بەڵام ئەمە پێشینەیەکی پێویستە ئەم نەوعە بانگەوازە کراوە کە کۆسرەت پێش ماوەیەک بانگەوازێکی وای کرد کۆبوونەوەی کرا لەگەڵ سەرۆکی هەرێم و هەموو لایەنە سیاسیەکانی باشوور ئەوە ئێستا کەش تەسەورەکەم ئەو بانگەوازە بەرەڕووی لە داوە لە بەڕێز کاک مەسعود بکرێ بانگەوازێکی وا بکە ئەوەش واقعیەتە بەڵام هەنگاوی یەکەم پێش ئەوەی بچینە سەر ئەو خەتوەیە پێویستە لە هەر یەکێ لەو پارچانە لایەنە سیاسیەکان لە نێوان خۆیان یەکێتێک پێک بێنن ئەو دەباتی یەکێتی نەتەوەی بکەن. تۆ لە وڵاتەکەی خۆت لەگەڵ هێزەکانی تر ناتەوێت ڕێککەوتنێک بگەی ڕێککەوتنێک یان پلاتفۆرمێکی پێکەوە ئیشکردن چۆن دەتوانی لە کۆبندێکی وا گەورەدا بتوانی دەورێکی ئیجابی پۆزتیڤ بینی. ئەمە مەوزوعێکی گرنگە پێویستە ڕۆژ ئاوا بۆ خۆی لە نێوان خۆی ڕۆژ هەڵات بۆ خۆی لە نێوان خۆی باکوور لە نێوان خۆی باشووریش لە نێوان خۆی تقریبا شتێکی هەیە حکومەتی پێکیناو زۆر زۆری ئێستا بە تایبەتی بۆ ناوچە کێشە لە سەرەکان ئێمە تقریبا یەک پلاتفۆرمان هەیە بە یەکەوە داخلی انتخابات دەبین. ئەمە لێکزیکبوونەوەیەکی سیاسی کۆمەڵایەتی ئابووریە و دەتوانی ئەمە ڕیشەی باشی هەبێ بۆ ئەوەی ئەو یەکێتی نەتەوەیەک کە باسەکرێ و خەونی پێوە دەبین لەسەریدا دابمەزرێ. ڕقم دوو ئێمە نابێ واتە سەور بکەین تورکیا یا ئێران یا رووسیا یا ئەمریکا نوێنەری خەڵکی کوردستانە ئەوان نوێنەری وڵاتەکانی خۆیان و بەپێی بەرژەوەندیکی خۆیان قتعەکان دەجوولێنن و ئەگەر ئەوان ناڕازی من لەسەر ئەو کۆبنەوەی کورد بەیەکەوە ئەوان بۆ ئەو ناڕازین نە لەبەرەوەی شتێکی خراپە لەبەرەوە ناڕازین پێویستە کورد پارچە پارچە ببینێ بۆی ئاسان بێ بۆ کۆنترۆلکردن. بەڵام کوردی یەکگرتووەکو وتم ئەگە بتە هێزێکی اقتصادی هێزێکی سیاسی هێزێکی ئیجتیماعی بەرچاو گەورە دەتوانی هەم تەئمینی بەرژەوەندی بکە هەم تهدیدی بەرژەوەندی بکە ئەو کاتە لە هەموو هەنگاوێکی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوین حساب زۆر دەکەن. ئێمە دەبی ئەوە هەر ئێمە نین هەموو لایەنێک دەزانی ئەوانەی ڕۆژهەڵات ناکەن ئەوانەی سیاسەتمەدارن ئەوانەی خەریکی توژینەوەن دەزانن لەم دەبەرەی ئێمە تارنەتەوەی گەورە هەیە تورک عەرەب فارس کورد سەیانیان بە مافی چارەی خۆنووسین گەیشتوون ئەگە ئیشکارێک لە سیستەمی یا سلوکی بەڕێوەبردن هەبێت شتێکە بەڵام دەوڵەتی خۆیان هەیە ئەوەی کە مەحروم کراوە لەو مافە خەڵکی کوردستانە و ئەوەی ئیشکالە ئەساسیەکە. نەفتی کوردستان زۆر باشە ئەو هەوای کوردستان باشە ئاسنی باشە دانەوێڵەی باشە دەستی کرێکاری هەرزانی باشە بەڵام نابی مافی هەبێ. ئێمە کارێکی خراپەوە ئەمە نابێتە سەبەبی ئەمن و ئیستیقرار لەم ناوچەیە. ئەمە لایەکی تری ئەم پێم وانییە ئەوەی کە لە ڕۆژاوا ڕوویدا پێشترێ ئاگادار نەکرابنەوە. من نەزانم لە ناوی یەکێتی نیشتیمانی و بەڕێز سەرۆکۆماری عێراق ماوەیەکی زۆر پێش ئێستا ئاگاداری کردنەوە کە ئەمریکا لە بیرۆکەی ئەوەی هەیە کە بکشێتەوە هێزەکانی بچێشێتەوە و ئەگەر بڵێن ئێمە بۆ ئێمە جێگای سەرسوورمانە و مفاجێ بوو نەمفاجێ بوونە جێگای سەرسوورمانە دەمێکە ئەو بیرۆکەی هەیە و ئاگادار کراونەتەوە و ئەوە بێزگەلەوەش وەکوتم لە پێشە لە مداخلەی یەکەمم ئەمە پێشتر ڕووی داوە پێشنەیەکی مێژووی هەیە پێویستە لامان سیر نەبێ و ئەو وڵاتانە هیچ مەسەلەی ویژدان و مەسەلەی دۆستایەتی هیچ شتێکی دائیم نییە. مەسەلەی بەرژەوەندی و مەسلحەت دائیمە نەویژدان ویژدانی زیندویان هەیە نەمەسەلەی مافی مرۆڤ ئەوەندە تەئسیری هەیە نەمەسەلە مافی مرۆڤ تەئسیری هەیە ئێستا ئەوەی کە ڕوویدا لە هێرش بۆ سەرسەرێکانی و بۆ ئەو یعنی چۆن دەکرێت بە هاوکاری لەگەڵ گروپە تیرۆریستەکان تێکۆشەرانی دژ بە تێرۆر قەتل و عام بکرێت. ئەمە
تەنها لە ویژدانی بێ ناوەڕۆکی هەندێک لە سەرکردەکانی ئەوروپا و ئەمریکا هەیە. باشە بەڕێز کاک سعدی با ئەو پرسیارە بکەم مەسەلەن ئێوە وەکو حکوومەت هێرێمی کوردستان یا با بڵێم وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیارتان نەداوە پیاچوونەوە بە سیاسەت و پەیوەندیەکانتان لەگەڵ تورکیا بکەن بە تایبەتی کە تورکیا لە ڕابردوودا هەڵوێستی زۆر خراپیە بۆ بەرامبەر سنووری سلێمانی یا جۆنە کاکە ئەنوەر ئەتەوازە ڕۆمانسیەت بێنە بەڵێ هەڵوێ زۆرەگرم و کەرەتەی تورکی ناکڕم و کە ئەمە نامووی هەمووی ڕەبدانەوەک و مەسەلەیەکی عاتفی زۆر گرنگن ضروری هەبن خەڵک هەڵوێ زۆرگرێ ئەوەی وەکو لە دینی ئیسلام دەڵێ بەدەست یا بەدڵ یان ئەوە لەو بابەت هەیە بەڵام جوغرافیە ئینکارە ئێمە بینمەحل باش بێ یا خراپ بێ هەڵوێستمان هەبێ یان نەبێ تورکیا دەمینێت جیران و حدودی 400 کیلۆمەتر سنووری هەیە لەگەڵ ئێمە بە تایبەتی لە باشووری کوردستان و ئێمە ناتوانین وڵاتی تورکیای جیران بەو هەموو گەورەیە نادیدە بگرین پێویستە لەگەڵ تورکیا علاقاتی خۆمان تەنزیم بکەین لە چوارچێوەی پەیوەندی نێودەوڵەتیەکانی کە هەیە بەڵام ئەوە ڕێگای ئەومان لێ ناگرێ ئەمە ڕەخنە لەم هەڵوێست لەو هەڵوێستی تورکیا بگرین تورکیا دەبی ئەم ڕەخنانەیمە بەدڵێکی فراوان وەگرێ و بەجددی وەریگرێ چونکە ئەوەی ئیمەنیە بەتەنێ زۆر کەسە لە دنیا ئەکید لەگەڵ تورکیا ئەمە لە سەر ئاسی حزبە سیاسیەکان لە ئاسی حکومەتیاری لەسەر موضوعی ڕۆژاوات گفتوگۆ کراوە گفتوگۆش بەردەوامە گفتوگۆش دەکرێت لە داهاتووشدا. باشە بەڕێز کاک سعدی دێمەوە لات بیستەرانی خۆشەویست دێمە ئەمڕۆ بەرنامەی تایبەت بە ڕۆژاوای کوردستان و ئۆپراسیۆنەکانی سوپای تورکیا و هەڵوێستی هێزە سیاسیەکان ئەخەینە ڕوو بە میوانداری بە ڕێزان ڕەمزی کارتاڵ هاوسەرۆکی کۆنگرێک گەل کە لە بڕۆکسەوە لەگەڵمانە بەڕێز کاک عومەری خانیزادە سکرتێری کۆمەڵی زەحمەتشانی کوردستان کە لە سویدەوە لەگەڵمانە بەڕێز کاک سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە کوردستانە لەگەڵمانە کاک عومەر کاک سعدی گوێ لێ بووەڵێ مەسەلەن واز لە شتی عاتفی بێنە مەسەلەن ئەگەر ئەوەی کە هەستی خەڵکی کوردستانی جوڵاندۆ بەگشتی پێی وایە مۆزوعێکی عاتفیەوە عاتفی بوونە بە نەزەری من کۆتایی بە کێشەکانی گەلی کورد نایەنێ پێم وایە ئەوەی کە هەم کاک سعدی هەم کاک ڕەمزی هەم خۆشت باسی ئەوەتان کرد کە جەنابی شدوتی هێشتا هەلومەرجێکی لەبار نییە بۆ ئەو یەکێتیەنەتەوەیە بە حکمی پەیوەندی سیاسیەکان ئەو کاک سعدیش ڕایگەیان کە ئێمە بێت تورکیا وەکو دراوسێ لەبەر چاو بگرین و ڕەچاوی باری جوگرافیا و جیۆپۆلەتیک بکەین قسەکە ئەوەیە کە ئێوە مەسەلەن هەست بەواکەن ئەوەی کە لە ڕۆژ ئاوا ڕوویدا مەسەلەن لە باشووری کوردستانیش دووبارە بێتەوە بە جۆرە لە جۆرەکان ئەمڕۆ یەکێ لە بەرپرسانی ئەمریکا ڕایگەیاندۆ کە ئەوان لە عێراق ناکشێنەوە بە مانایەکتر لە کوردستانیش ناکشێنەوە وەکو زەمانەتێک کە ئەوان عێراق و کوردستان بەجێ نایڵن بەڵام ممکن نییە لە هەر دەرفەتێکا کە دێتە پێش مەسەلەن ئەمریکا ڕۆژێک بڕیاردا پاشەخشە لە باشووری کوردستان بکە و هەمان گرفت و قەیرانی سیاسی بۆ باشووری کوردستانیش پێک بێ کاک ئەنوەر من بەڕاستی لەگەڵ ئەو بۆ چوونە موافقم هەر ڕەخنەیەک مەسەلەن بمبێ لە هەرێمی کوردستان دەیەکێتی نیشتیمانی بەڵام دەگەڵەوە بۆ چوونە موافقم بە وەزعی مەوجودی ئێستادا ناتوانێت ئەو شەڕی تورکیە بکاوە دروستیش نییە و ئەگەر هەمومان پێکەوە دانیشین تەکبیرێک بکەین نەوەزعی نەتەوەیی هەر دەڵێن کاکە جارێ ئەو جبهەیە ڕاگرین ئەو جبهەی دیکە بەهێزکەین کەوانین هەمومان بەرژەوەندی خۆمان هەیە وەزعێکی واقعی توشتی من لام وایە لە جیاتی ئەوەی بڵین ئێستا کۆنفەرانسێک یا کۆنگرێکی نەتەوەی بگیرێ بە دەنگ و فەنگەوە و هەموو بەشدار بن دیالۆگ لەنێو هێزە کوردیەکان زیاد بکەین بابەتزی بیر لەوە بکەینەوە استراتیژی بزوتنەوەی کورد ئێستا دەبێت چۆن بێ لەو قۆناغە لە هەر بەشێک چ تاکتیکێکمان دەبێ بۆ نمونە من ئەوە بە باشترین کار دەزانم پارتی PKK کە تەسیریان هەیە لەسەر هێزەکانی کوردستانی سووریە ڕۆژاوا بە نەزەری من ئەوان دیالۆگ بکەن و تەسیریش دابنێن کە یەکێتی لەوێدا پێک بێ وەک کاک سعدی کوتی کاکە هێزەکانی ڕۆژهەڵات ئێمە کارێک بکەین کە یەکێتی لە نێو خۆماندا بە تەواوی دروست بێ باشوورە لەو دوو دەنجی و چەند دەنجیە بێتە دەرێ سیاستەکانی خۆی ڕۆشن کاتەوە لە بەرابەر دنیای دەرەوە لە بەرابەر تورکیە لە بەرابەر عێراقدا لە بەرابەر ئێراندا من پێم وایە ئەوە کاری ئێمەیە
ئێمە دیالۆگەکانمان دەبێ بەرینە نێو ئەوانش بشێکی زۆری دەبێت بڕوای من بەنیهێنی بێ هەر تێکۆشەرێک هەر حیزبێکی کوردستانی کە پێی خۆشە مەسەلەی کورد بچێتە پێشێ پێم وایە دەبێ بەش هەر بەشە جیاوازی خۆی هەیە بەش کاری لەسەرکە و هەمومان یارمەتی دەری هەر بەشێک وەک چۆن هەموو گەلی کورد وەدەنگ هات لەسەر ڕۆژاوە هەموو حیزبە سیاسیەکان کەم یا زۆر وەدەنگ هاتن لەسەر ڕۆژاوە ئەم هەستە تەقویەتکەی وە لە عینی حاڵدا پلانی خۆمان هەر منیش پێم وایە بە عاتیفە ناکرێ پێم وایە مەسەلەن ئەوەی کە هێزی ئەمریکایی هاتەوە لە کوردستان تەماتە ئەویان پێدادا کارێکی دروست نییە ئەوە عاتیفەی جەماوەرە بەڵام لە سیاسەتدا پێم وانە پێم وایە ئێمە هێشتا پێویستیمان هەیە بە هەموو دووڕۆیی و نادروستیە کە سیاسەتەکانی ئەمریکا بوویەتی و بە هەموو ئەو سفەتەی کە ترامپ هەیەی و کاکسادی بە باشی فەرمووی ئێمە احتیاجمان هەیە بە پەیوەندی لەگەڵ ئەوان وەک بزوترەوەی کورد و ئەو دەر ئاڵوگۆڕەکان وا نبینم کە ئەوە تەواو بوو من پێم وانە تورکیە لەو پلانەی خۆیدا سەر بکەوێ پێم وانە ڕۆژاوامان لە دەست چوو پێم وانە لە ئێستاوە بیر لەوە بکەینەوە کانتۆن و نەزام هەموو ئەوانە و ڕۆژاوە جۆرێککەی لێ هاتوو دەکەوێتەوە دەست ئەسەر من ناوچەکە زۆر لە ئاڵوگۆڕدا دەبینم پێم وانە حتمما ئەمریکا کە دەڵێ عێراق ناکشێمەوە ڕاز دەکا و ئەوەی کە دەڵێ لە سووریە دەکشێمەوە ڕاز دەکا هیچی ئەوانە معلوم نییە بە وەزئێکی ئالۆزی ناوچەیی و ئەوە مەربوتە و بەرگرفتێک کە هەیە ئێمەی بزوتنەوەی کوردیش ئەگەر لە خۆمانی نەگۆڕی بە نظری من لەباری استراتیژی و ئەوەوە جۆرێک قەیران جۆرێک نایەک دەنجی لە نێو بزوتنەوەی کووردا هەیە ئێمە بە دیالۆگی دوولایەن سێلایەن ئەو بەشەی کوردستان لەگەڵ ئەو بەشەکەی دیکە ئەو پارچەی لەگەڵ ئەو پارچەی دیکە ئێمە دەبێت چارەسەری ئەوانە بکەین منیش موافقم بە عاتیفی بە تووڕەبوون و هەڵچوون ناکرێ و ئێمە لە بەزجەیەک دەبێت قبوڵی وەزئی واقعی بکەین بەرنامەدانی کە چۆن هەستینەوە بڵێنە پێش ئێمە زەربێک گەورەمان خواردووە لە ڕۆژاوە دەبیر لەوە بکەینەوە بابزین چۆن دەچینەوە پێش من لە پتانسیەل و زەرفیەتی ئەو دەلەدا دەبینم تازە تەواو بوو ئەو عەتفەی لە هەموو دنیا بۆ بزوتنەوەی کوردی پێک هاتووە ئێمە ئەوە بکەین بەهێز دەتوانین بکەین بەهێز و دەتوانین ئەو قەیرانانە تێقەڕێنین و من پێم وانیە بەڕاستی ئەوەی کە جەنابی کاک عومەر شێخموس فەرموویەتی ئەوە تەواو بوو خۆناغێکی بەڵە خۆناغێکی دیکە لە ڕۆژاوە دەست پێ دەکات بەڵام ئەو خۆناغ ئەوە نییە کورد بکەوێتەوە ژێر دەستی ئەسەد یا تورکیە بتوانێت من دڵنیاشم تورکیە ئەو پرۆژەی بتوانی با بەڕێوە بەرێو بێت دڵنیام بۆ باشووری شەرە و کاری دەکرد زاخۆ و حاجی ئۆمەران و دهۆک و هەموو ئەوانشی چونکە بە سەراحەتیش لەم بابەتەوە کوتیان ئێمە هەر هەمان سیاست بەڕێوە دەبین و دوای ترۆر دەکەوین لە عێراقیش باشە بەڕێز کاک عومەر دێمە وڵات بەڕێز کاک ڕەمزی کارتاڵ ئەوە هەندێک میدیا باز لەوەکەن لە باشووری کوردستان کە هۆکاری یا بەشێکێک لە هۆکارەکانی پەلاماردانی تورکیا ئۆپراسیۆنەکانی تورکیا بۆ سەرەکانی گریسپی و ڕۆژاوای کوردستان پەیوەندی هەیە بە ئەوەی کە تورکیا پێی وایە کە هەژمونی پەکەکە لە ڕۆژئاوا هەیە و پەیوەندی سیاسی و ئیدۆلۆژی و فکری و ڕێخستن لە نێوان پەکەکە و هێزەکانی هەسەدە و سووریای دیموکرات و یەپەگە و یەپەژە هەیە یعنی یەکێکە لە هۆکارەکان پێتان وایە ئەوە بۆ چوونێکی منطقی بێ یان مەسەلەن ئەوە فاکتەر پێدانە بەڵگە پێدانە بۆی کە تورکیا پەلاماری ئەو ناوچانە بدە بێگومان سیاسەتی تورک و ئەگەری تورک ji بۆ ێریشی لەسەر ڕۆژاوا لەسەر باشوور ئاوایەکی پێکێکە تەسیری لەوێ دەرێ هەیە ێریش دکە و ئەوە بەهانەیە ئەوە نەڕاستە چونکی ئەمزانن پرۆبلەمی دەوڵەتی تورک پرۆبلەمی هەبوونە گەلی کوردە هەبوونە گەلی کورد دەوڵەتی تورک ئەوە 96 ساڵە هاتیە دەمازراندنە دەوڵەتی تورک لەسەر بینگەها ئینکارا گەلی کوردە و گەلی کورد هەرچەند سەری خۆ هەندایە شت خاستیە ماف خاستیە
devlet Türk geli Kürt serhudane on tek biriye bi katliam bi komkuji cigala dervi geli Kürtji devlet Türk liser bigdeha komkujiya gelan durst diye gelen Ermeni geli Asuri Süryani gelen Rum Pontus ve iroji ser geli Kürt yani em zanım ku devlet Türk habura geli Kürt nahaze ligel geli Kürt diray sebebe ciram bebe kederi le başur le rojava kederi habuna geli Kürt hebe devlet Türk viya boku xatar dibine falan boku iddialı ki ama PKK nizam ama Şiye nizam çi ama hamu em zanım ku rasti ama ku devlet Türk düşmeni geli Kürt'e Erdoğan buxacı vekili düveje dema ku Bakur Irak çebudu ve meh şaşıtı kir, alatı kir. Yani mesela eva gelek vekiliye o peviste em veki geli Kürt ve rasti bizanıdın gorviya siyaset bemeşinin. Naha beli devleta Türk le siyaseteki şerri taybet bemeşine. Yani hem xwe siyaseti komkuji li ser gelê Kürt bimeşîne balam berewacî dixwaze gelê Kürt tevgerên gelê Kürt hareketa gelê Kürt reş bike bi terörize bike bi kriminalize bike li hemberî alemê li êrişê xwe li ser rojava li şer başûr bi heq nîşan bike yani divî warî da li em pevîst e li hemberî şerê taybet ê dewletê Türk gelê xwe hişyar bikin li rêya giştiya cîhanê jî hişyar bikin ê lêre neheqa li ser gelê Kürt dewleta Türk e êrişkar e dagirker e komkujiya gelê Kürt esas digire pevîst e li hemberî siyaseta dewleta Türk li hemû hesabê Kürt jî helbestekî wanî vekîlî hebe yani ji ber vê yekî esra başûrê Kurdistanê hêzeke mezin eskerî ê dewletê Türk heye li başûrê Kurdistanê herêmekî berfireh dagir kiriye li wê derê şer dike mesele ne ku PKK ye li referanduma başûrê Kurdistanê da referanduma başûrê Kurdistanê li ser bingeha PKK'nî bû li ser vê yekî neyartiya referandumê li dewletê Türk li çi rengî kir li çi rengî li Tehran li Baga li hemû dewletên dagirker koordîne kir tê zanî ji ber vê yekê îro li êrişa dewleta Türk li ser rojava ji bo gelê Kürt em dikarin bêjin ku li îmtihaneke dîrokî ye eger dewleta Türk vê êrişê de ser bikeve eger ser bikeve em wisa yani hesab kirin eger ser bikeve ama tenê têkçûyîna li rojavayê Kurdistanê nîne tenê rojava têk naçe eva ji bo Bakur başûr giştî destkeftên gelê Kürt û rojava navîn da li xeteriyeke mezin e pêwîst e em diya bizanibin pêwîst e em bizanibin heta ku ev faşîzma dewleta Türk têk neçe ji bo başûr jî xeter e bo Bakur jî rojava jî bo rojhilat jî ji ber vê yekê gor vê rastiyê pêwîst e em hewl bidin niha gelê Kürt dixwaze li dewleta Türk re aştî çêbe gelê Kürt Bakurê Kurdistanê di nava yekîtiyan Tirkiyeyê da li siyaseteke demokratî aşîtî çareserî dixwaze li belê ê ku hebûna gelê Kürt hebûn nake dewletê Türk e ev faşîzm esra ev faşîzma 100 sal e esra bi rastî jî li qeyraneke mezin jiyan dike ji ber vê qeyrana aborî siyasî xwe bike êrişî Kürt dike eger Kürt vê demê yek bibin berxwedana xwe berdevam bikin bilind bikin em bawer dikin bi alîkariya rêya giştiya cîhanê بەڵێ زۆر باشە دێمە وڵات بەرز کاک سعدی کاک عومەری ئیلخانیزادە بۆ چوونێکی دەربڕیکە مخالیفی بۆ چوونەکەی کاک عومەر شێخ موسا کاک عومەر شێخ موس نەیویست ڕۆژ ئاوا لە دەست چووە وتی مەسەلەن ئاڵوگۆڕی گەورە بەسەر کانتۆنەکانە هاتووە و ئەو مۆدێلیزە و ئەو فۆرموشکڵی ڕابردووی نامێنێ بە جۆرێ لە جۆرەکاندا بەش کراوە لە بینی تورکیا و سووریا و رووسیا و ئەمریکا پێم وایە بۆ چوونەکەی تا ڕادەیەک منتقی بۆ کاک عومەر شێخ موس نەیوتۆ لە دەست چووە بەڵام قسەکە وەیە ئەگەر ئاڵوگۆڕ لە منتقەکە پێک بێ کە بە بۆچوونی جەنابتان پرسیارەکە وەیە
خۆپیشاندانەکانی لوبنان و عێراق و بارودۆخی گملمانەکانی سعودیە و ئێران و کێشەکانی یەمەن و پەلامارەکانی ڕۆژئاوای کوردستان و قەیرانی دارایی منتەقەکە ئەگەر ئاڵگۆڕێک لە منتەقەکە پێک بێ پێ دوایە جێگا و مووقعەتی کورد چییە بێ یا ئەبێت چی بێ یا ئەبێت چی بکە کاگەنوەر ئەوە دەمێکە ئێمە باسی ئەوە دەکەین کە گەردەلوولێک بەڕێگاوەیە و ئەو گەردەلوولە پانتایەکی زۆری داپۆشیوە لە ڕۆژهەڵاتی داوەڕاست ئەو ناوچانەی کە جراوت باس کرد وەکو یەمان وەکو شەمالی ئەفریقیا وەکو تورکیا وەکو سووریا وەکو عێراق وەکو یانی زۆر جێگای تر ئەمە لە زۆرجا لە تاریخ ڕووی داوە ئێستا کەس بەژەوەندیەکان لە هەڵسەنگاندندان ئەوە نییە بڵێ کۆمەلگای نێونەتەوەیی یازلهێزەکان لەسەر یەک سیستم هینیان کردو چێ دەرهەمێک زیاتریان داتێ لەسەر ئەوە دەگیرسێنەوە وەکو تازیری مفرەت ئێستا تەعامل دەکەن بۆیە من پێم وایە بۆ ئێمەی خەڵکی کوردستان هەوڵی ئەوە بدەین بۆیە باسی عاتیفە کرد بێزنا بە عاتیفە تەعامل لەگەڵ ئەو مۆزوع بکەین ئەمە مۆزوعێکی جدیە پێویستە بە جدی هەڵی سەنجێن و دانوستانی بۆ بکەین و هەنگاوی عملی بۆ باوی کورد بێکەس نییە ئێستاوەی لە ڕۆژاوا ڕوویدا لە ناو هەرێمی کوردستان هەموو هێزان زود و نەقیدەکان ناکۆچیەکانی خۆیان تەعجیل کرد پشتیوانی خۆیان دەربڕی لە ڕۆژاوە ئەمە کارێکی ئیجابیە کۆمەلگای نێونەتەوەی وڵاتانی ئەوروپا بەگشتیان پێم وایە ئەسپانیا تا ڕادێک و هەنگارێ لێ دەرچی ئەوانی نەکنژی مەسەلەی کورد لەبەر ترسی هەندێک مشکلە لەگەڵ تورکیا ڕێی زۆر ئیجابیان دەربڕی لە ئەمریکا لە سەرتاری دامەزراوەکانی ئەمریکا لە ناوجێژ لە وەزارەتی خارجیە تەنانەت ناو حزبی ڕئیس جمهوریش پشتیوانی دەکەن لە مۆزوع بۆیە ئەمە هەمووی دەستکەوتی گەورەیە پێویستە هەوڵی پێبرێ ئەوە بکرێتە وزەیەک و ئەم شکستە تەحویل بکرێت بۆ سەرکەوتنێکی دیبلۆماسی پشتیوانیەکی نێودەوڵەتی دروستبوونی لابیەکی گرنگ و چالاک بۆ خەڵکی کوردستان ئەوەی کە پەیوەندی بە تورکیایە ئەم پێم وانیە مەسەلەی پێکاکە مەسەلەیەکی ئەساسیە مەسەلەی پێکاکە مەسەلەیەکە زۆر لە مێژە دەست پێکە و جارێک بیانێ حەلکەن مشکلەیەک دروست دەبێت جارێک درێن تۆبە جارێک ناڵێن نەزان چ خۆیان نایەنەوێت تورکیا نایە مەسەلەی پێکاکە حەل بێت بەعکسەوە بە پێکاکە سیاسەت دەکات و ئەم مەوزوعی پێکاکە هێزێکی چەکدارە بەڵێ تێگەیشتن تورکیا دژی ئەوەیە کە هاوڵاتی تورکیا چەک هەڵگرێ بەرامبەر حکومەتەکەی ئێ باشە خۆ ڕێز بەلەدیەکان چەکیان پێنیە خۆ ئەندام پەرلەمانەکان چەکیان پێنیەوە خۆ سەدان کادری ئێستا لە سزنە لە هەدەف چەکیان پێنیە ئەم هەڵوێستە لە تورکیا گرتنی ئەندام پەرلەمان و ڕێز بەلەدیە و کادری بێ سڤیل خۆی لە خۆیدا خەڵک ناچارەکە چەک هەڵگرێ و دامێکە بۆ پێکاکە خۆیان دامی پێکاکا دەکەن و بەهێز دەکەنەوە ئەگەر نا ئەوان بیانەوێ پێکاکا زایی بێت پێویستە ئەم انتخاباتانەی کە دەکرێت ڕێزی لێ بگیرێ ڕێز بەلەدیە و ئەندام پەرلەمانی کە هەن ڕێزیان لێ بگیرێ و هەوڵی ئەوە بدرێ ئەوانە وەکو نوێنەری خەڵکی کوردستانی باکوور یا باکووری کوردستانی ئەتیباریان بۆ بکرێت نەک ئەوانەش وەکو دوژمن معاملە لەگرێت ئێ باشە ئەوی چەکی پێ تۆ هەر دژی ئەوی چەکی پێنی هەر دەکەی ینی مەسەلەکەت مەسەلەی پێکاکان نییە مەسەلەکە ئەوەیە ئەتوو چەکی ئیعلانی شەڕی دژی کوردت کردیەوە ناشی شاردەوە لە ئاستی پلە باڵاکانی لە ئاستی وەزیری داخلە لە ئاستی وەزیری دیفاع باسی ئەوە دەکەن کە ئێمە دەمانەوێت تورکیا گەورە بکەین گەورەکردنی تورکیا خۆ بەرەو عاسمان ناڕوە لەسەر حاز ئوفوقی دەڕوە یعنی بەرەو ڕۆژهەڵات بەرەو بەشێک لە ویلایەتی موسڵیکۆن ئەو نوع خەونانە تورکیای مەشغول کردووە و ئەوەش ناشارمەوە من لەو انتخاباتی ئەخیر شانسی بەڕێز سەرۆکۆمار ئەردۆغان زۆر باش نەبوو لە ئەزمر لە ئەستەمبول لە ئەنقەرە دۆڕاندی ئێستاکە شەڕێک بۆ مار و نەمانی خۆشی دەکات بۆی بە یاری بە حەواتفی ناسیۆنالیستی تورک بکە کە پشتیوانی بکەن و ئەوەش ناشارمەوە ئێمە
دەبواە هەوڵی ئەوە بدرێت کە ئەردۆغان ناچار نەبێ تەحالف لەگەڵ مەهەپە بکە لەگەڵ دەوڵەت باختەلی دەوڵەت باختەلی ناشارێتەوە سیاسەتی دژ بە کورد و ڕاستیستی هەیە هەر کەسە لەگەڵ دەوڵەت باختەری لەژێر لێفێک بی نەوعیشتر ناتوانین بیرکاتەوە وەکو ئەوەی ئێستا ئەردۆغان. سپاس. باشە کاک سعدی زۆر سپاس بەڕاستی قسەکانت ئەوە کاکە مەسەلەن ئێمە بەرنامەیەکی داهاتووی تایبەتی لەسەر بکەین کە ئەم پرسانە باس بکەین. بیسەرانی خۆشەویستی رادیۆ گەلی کوردستان ئێمە ئەمڕۆ بەرنامەیەکی تایبەت لەسەر ئۆپراسیۆنەکانی سوپای تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان و ئەگەر و احتیمالەکان تاوتویەکەین بە میوانداری بەڕێزان کاک عومەری خانیزادە سکرتێری کۆمەڵی زەحمەتشانی کوردستان لە سویدەوە بەڕێز کاک ڕەمزی کارتاڵ هاوسەرۆکی کۆنگرەی گەل لە برۆکسلەوە بەڕێز کاک سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کوردستانەوە لەگەڵمانە. کاک عومەر کاک سعدی وتی ئێمە بۆ تەییدی قسەکەی جەنابەت کە ئەم شکستە تەحویلکەین بۆ سەرکەوتن لۆبی دروستکردن دیبلۆماسیەت دروستکردن ئەگەر موافقی ئەمەی پێم بڵێ چۆن یعنی ئێوەکو حیزبێکی ڕۆژهەڵاتی کوردستان چۆن و پێم وایە ئێوە تا ڕادێک ئەو هەنگاوەشتان ناوە لە چەند مانگی ڕابردوودا دەستان کردووە بە دیالۆگ و دانووسانێک لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ناوەندی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان مەبەستم ئێوە کۆمەڵی شۆڕژگێر و حیزبی دیموکرات و حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانە ئەگە پێم بڵێ ئەوە چێتە ئەو چوارچێوەیەوە و ئێوە هەنگاوەکانتان لەو بوارەیە ئەگا بەکوێوە ئەمە بەشێکە لە پرسی حەلکەیەوەتانەوێ مەسەلەن حەلی ئاشتی پرسی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بکەن چوونە پای گفتوگۆ مفاوەزاتێک و ئەو هەنگاوە دیبلۆماسی و لۆبی دروستکردنە چۆنە بێ؟ کاگەنوەر من لەم وایە هەموو بزوتنەوەی کوردی هەتا ئێستا قەت ئەوەی ئینکار نەکردووە کە بە دیالۆگ حازرا لە ڕێگەی سیاسیەوە مەسەلەکەی چارەسەر کردەوە داگیرکەرانی کوردستان بووم مەجای ئەویان نەداوە لە باشووری ژوا بووە لە ڕۆژاوا ژوە بۆ لە ڕۆژهەڵاتی ژوا بۆ لە باکووری شەروا بووە ئەوە داگیرکەران بوون هەموو جارێ ئەو مەجالیان نەداوە بۆیە بەڵێ ئێمە لەسەر ئەو سیاسەتە هەین ئەوە سیاسەتێکی بەڵام بۆ ئەوەی چی بکەین من پێم وایە ئێمە دەبێ بزانین کە هەڵەکانی خۆشمان بناسین ڕاستە دەوڵەتێکی داگیرکاری زوڵمکەری زیدی کورد لە تورکیا حاکمە بەڵام دەبێ بیرەوە بکەینەوە بە هەڵەکانی خۆشمان پاڵمان بەوە نا و بە جۆرێک تەقویەتی ئەو سیاسەتەمان کرد گرنگەوەیە ئەوڕۆ لە کوردستاندا هەر بەشەی کوردستان مەسەلەن چونکەوە ڕۆژاوا وایە دەوڵەتی ترگوا دەکات ئێمە نابێت بەرژەوەندەکانی باشوور بکەینە قوربانی ڕۆژاوا یا بیکەینە قوربانی ڕۆژهەڵات بە ئێمەی ڕۆژهەڵات بێ ئێمە هیچ منزورمان نییە پێما خۆشە باشووریش و باکووریش و ڕۆژاواش دژی ئێران بێ ئەوە نییە نابێ ئەو واقعیەتە دەبێ قبول بکەیت مەسەن هەر ئێستا تۆنی دەنجی من بەرامبەر بە ئێرانیش بەرامبەر بە تورکیەش فەرقی هەیە لەگەڵ بەڕێزانە زەڕەیەکیش ڕەخنەم نییە لە کاک سعدیە کاک ڕەمزی کارتاڵ ئەوان کاری خۆیان دەکەن باشیش دەکەن دەیانەوێت بەرژەوەندی لە جێیەک ڕاگرن و فشار بخەنە سەر لایەنێکی معەیەن زۆرتر ئەوە واقعیە ئێمە لەوانشدا دەتوانین پێکەوە دیالۆگ بکەین ڕاستە پێم وایە ئەوەی کاک سعدی کوتی بۆ ناتوانین کە هەموو دنیا بۆمان هەڵتۆقیوە و دیفاع لە بزوتنەوەی کوردەکان لۆ بێکی چاک دروستکەین ڕێگەی سیاسی لەم بابەتەوە ببینینەوە کە دەبێت بکرێت بۆ قسەکەی دیکەش من بەڕاستی ئەوەی کە جەنابەت کوردنام قسەکانی بەڕێز کاک شەرموسم نەبیستووە بەڵام هەر بەو جۆرەی کە جەنابیشت کوتت من پێم وانە ئەفرین و سەریکانی ئەوانەمان لە دەست دەرچوو تەواو بوو ڕۆژاوای کوردستان دابەشتکاوە زووە بۆ ئەو بڕیارە زووە بۆ ئەو لێکدانەوەیە من پێم وایە ئەو وەزعەت دەگۆڕدرێ و ئەو کارانەی کە حکوومەتی تورکیە دەیکا بە زیانی خۆیان هەڵدەگەڕێتەوە دنیا ئاوا نامێنێ هەر جەنابەت باسی هەڵچوونەکانی لوبنان و عێراق و ئەوەت کرد پێم وایە کورد دەتوانێت لە هەموو دەرفەتانە کەچ خۆی وەرگێ کاکە ئێمە لازم نییە هەموو شتێکمان بە ئاشکرا و بە عەلەنی بڵین بەرامبەر بە داگیرکەرانی کوردستان قبوڵی ئەوە بکەین کە مەسەلەن ئێمە ملاحەزەمان هەیە لەسەر فەرز بکە عێراق هیچکم ملاحەزەی هەیە لەسەر ئێران پێم وایە ئەوەش ئەگەر ئێمە ئەوەی عەرزم کردی دیالۆجێکی هاوبەش چەند لایەنە و بەنهێنی لە نێو هێزە کوردیەکاندا بێ و بۆ ئەوەی استراتێژێک بۆ ئێستا دیاریکەن بۆ ئەو قۆناغا
بە بڕوای من زۆر کاریگەر دەبێ و من زۆر موافقم لەگەڵ ئەوە پێشم وایە دەرفەت بۆ گەلی کورد هەیە ئەم بزوتنەوەیە ناچێتە دواوە بەڵکە دەکرێت بەرەو پێش بچێ بەڵام ئازاریشی هەیە هەڵەکانی خۆمان لێک بدەینەوە و بتوانین ڕاستیان بکەینەوە ئەوە پێم وایە من دوای پرسیار دێمەوە بەڵێ بۆ دوایم پرسیار دێمەوە لای جەناب پێم وایە تۆنی قسەکردنی تۆش نەرمە هیوادارمەوە پەیوەندی هەبێ بەو سڵح و ئاشتی پرۆسەی ئاشتێکە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرە دەستا پێکردووە بگاتە ئاکامێک و خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بە مافەکانی خۆی بگات بەرەز کاک ڕەمزی کارتاڵ کاک سعدی مۆزوعێکی گرنگی وروژان ئەگەر تورکیا ئەوێ ڕێکەوێ با لەگەڵ پەکەکە ڕێک نەکەوێت کە چەکدارە با لەگەڵ هەدەپە لەگەڵ شارەوانیەکان ڕێکەوێ بەڵام مەوزوعەکەوەیە کەوەی ئەلانی شەڕی کوردی کردووە ئێستا واز لەو بەحسە دێنم پرسیارەکەی من بۆ تۆ ئەوەیە ئایا ئەوەی کە وا بڕیار بوو لە چەند مانگی ڕابردوو یا با بڵێم لە مانگی تەمووزی ڕابردوو دانووسانێکی سەر لە نوێ لە نێوان حکوومەتی تورکیا و پێکەکە دەست پێ بکاتەوە بەهۆی کوشتنی قونسوڵی تورکیا یا با بڵێم یەکێ لە کارمەندانی قونسوڵی تورکیا لە هەولێر پرۆسەکە پەشی کەوت ئەوەی کە بزانم یان با بڵێم ئیمکانی ئەوە نییە دەست بکرێتەوە بە خولێکی تری پرۆسەی ئاشتی و دانووسان بۆ چارەسەری گرفتەکانی نێوان پێکاکا و تورکیا یان کوردی باکوور و حکوومەتی تورکیا احتیمالی ئەوە هەیە پرسێکی ئاوا بخرێتە ڕۆژەڤەوە یان هەوڵی بۆ بدرێ هەیە ئێستا سیاسەتی حکوومەتی تورک تەمامەن بۆی تێکبرنا دەستکەفتین گەلی کورد سەروی ئەساسی سیاست هەمیشە یعنی بێگومان ئێمە دەخوازن لە تورکیا لە چارەسەریکی دیالۆگ لەسەر بنگەها چارەسەریکی سیاسی ئەساس بگرن ئەمە دەخوازیە لە گەلی کوردە دەخوازیە پێکێکەیە دەخوازیە هەدەفەیە دەخوازە گشتی سیاسەتە هەموو پارتیên کوردستانیە لە باکووری کوردستانی بەلێ یعنی ئەمە گەلێکی بێکریە دەوڵەتی تورک نەکو تەنێ ئاکەپە و مەهەپە بگشتی رژیما فاشیست یعنی یا دەوڵەتە تورک لە ئێستا لەگەل کورد ڕێکەفتنێکی دیالۆگ هیچ ناخوازە ئەو دخوازە لە ئیرادا گەلی کورد بشکێنە لە باکووری کوردستانی ji ber vê yekî jî dixwaze bi gelemperî li ser siyasetê Kurd zexteke mezin durust bike li ser gerîla li ser gel li ser partî HDP li ser rojnamavanî Kurd li ser şexsiyetên rewşenbî li ser rêxirawên bedenî li ser rêxirawên mafê mirova bi giştî gelemperî hiç naxwaze yek opozisyon bimîne yek opozisyon hatta nekû tenê opozisyonê Kurd li opozisyonê gelê Türk yekû demokrasî dixwazin yekû şer naxwazin yekû şer bo bercevendiyên gelê Türk û ji bo dewletê Türk rast nabînin zarar bibînin û heta li ew opozisyon jî êsta li zextekî mezin ser wan e hiç kes netwane qise bike li dadgeh çapamenî bigiştî li bin kontrolê dewletê de ji ber vê yekê demeke wiha da yani siyaseteka wiha dewlet bimeşîne ew dem dibêjin ku dixwazin guftûgoh bikin nizam çi bikin evana hemû jê ji bo xapandina raya giştî ye li pêwîst em bizanibin heta ku ev faşîzm têk neçe û AKP MHP temsîla ewa siyasî dike heta ku ev siyasetê wan têk neçe ji bo Kurd çareserî diyalog ew qiseyê dibêjin ne rast e xapandine سعدی ئەگەر دوایین پرسیاری من لە جەناب تۆ دەست پێ بکاوەیە کە بابەتێکی گرنگ هەیە ڕۆژی 27 دا حکوومەتی ئەمریکا ڕایگەیان یا ترام ڕایگەیان کەوان لە ئۆپراسیۆنێکی سەرکەوتووە ئەو بەکر بەغدادی ئەمیری گروپی تیرۆریسی داعشیان لە باریشەی ئەدلب کوشتووە پرسیارەکەی من لەسەر ئەوەیە وەکو یەکێ لە بەرپرسانی هەسەدە ڕایگەیاند بوو بەغدادی چییە کرد لە ئەدلب لە ژێردەسەڵاتی تورکیا و پێ دوایە کوشتنی بەغدادی تا چەنە سەرکەوتنێکی گەورە بووە بۆ
کۆمەلگای مرۆڤایەتی و بە تایبەتی کە هەم مەزلوم کۆبانی لە پشاوی هێزەکانی هەسەدا و حکوومەتی هەرێمی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانیش ڕۆڵیان هەبووە لە زانیاری هەواڵگری لەگەڵ هێزەکانی ئەمریکا بۆ کوشتنی بەغدادی و ئەو بۆچوونە محتەمەلەکە وترێ احتیمالی هەیە یەکێ لە کارتەکانی فشاری نێوان تورکیا و ئەمریکا تەسلیمکردنی زانیاریدان لەسەر شوێنی بەغدادی ببێ بەرامبەر بە چاوپۆشی لە پەلامار بۆ سەر ڕۆژ ئاوا و ئەگەر لەسەر ئەو مۆزوعە جەنابەت قسەیە بکەیوە وردەکاری لابێ سپاست دەکەم. کاگەنە لە ڕاستیدا ئەو کێشە و گرفت و کاریتەی کە لە ئێران لە عێراق و لە تورکیا و لە سووریا ئێستا ئەو سیاسەتی تایفیە کە وردە وردە هەوڵ دەدرێ ئاگرەکەی ئاگری شەڕی تایفی خۆش بکرێ لەلایەک حەشدی شعبی و لەلایەکی تکە بەداخەوە ئیستیفادە لە نوسرەت و لە داعش و لەوانە دەکرێت و کۆماری تورکیا یەکێک نێ لە وڵاتانەی کە لەم مۆزوعە بێلایەن بێ لە سوودوەگرتن لە داعش و پێشێژ وتم بەشی زۆری ئاوارەکانی کە داعشەکانی کە لە ئەوروپا ڕاهاتن لە فەرەنسا یا لە ئەڵمانیا لە وڵاتانی تر یا لە منطقەی کەرەباغ و ئەو ناوانە هاتبن لە ڕێگای هینەوە هاتن لە ڕێگای ئەستەمبول و لە ڕێگای مەتارات و ئێستا خەتمی مەتاری تورکیا لەسەر هینیانەوە زۆربەی بریندارەکانی لە قەسەخانەکانی ئەوێ عیلاج کراون بوونی بەغدادی لەو سنوورە ئەکید علاقەی بەم پەیوەندی هەیە جا ڕاستەوخۆ بە حکوومەتی تورکیا یا ڕاستەوخۆ بە گروپ و تەجەمعاتی ئیرهابی یان متەتەرفی ئیسلامی کە پەیوەندیان لەگەڵ تورکیا هەیە ئەمەیان قابلە بۆ لێکۆڵینەوە و بەڵام کوشتنی بەتاکید نەتیجەی هاوکاری ئەمریکا و استخباراتی جیشی سووریای دیموکرات و پێوایدی و هەروەها لایەنەکانی تریش وەکوویەکی کوسمایی ڕەنگە هاوکاری کردی ئێمە چۆن لە زمانی لەگرتنی سەدام حوسێن و لەگرتنی تەهایاسی دەزراوی و لەگرتنی مناڵەکانی سەدام حوسێن هاوکار بووین ئەوەش لەو مۆزوعانە هاوکاری و تەسەور دەکەم مناقەشان لەسەر ئەو مۆزوعە زۆر دەکرێت ئەوە هەر ئێمەنی وا دەڵێن ترامپ خۆی وا دەڵێ و زۆربەی زۆری بەرپرسانی ئەمریکاش عینی قسە دەکەن و ئەوە جارێک تر ماهیەتی دژ بە تێرۆری ڕۆژ ئاواییەکان دەسەلمێنێ و گومان تەم و مژ و گومانێکی زۆر لەسەر پەیوەندی کۆماری تورکیا لەگەڵ بەغدادی و لەگەڵ داعش و ئەوانە دەخاتە ڕوو. باشە بەڕێزکار ڕەمزی بۆ من بەگشتی ئێستا تورکیا لە کام سووتی ئەم گۆڕەپانی سیاسی ئێران لە کام سووتە ئێمە وایە بەدیلی دیالۆگ و چارەسەرکردنی ئاشتی نییە بەشەر هیچ کێشەیەک لە دنیا چارەسەرنەوەسا تورکیا ڕەنگە دەیان و سەدان ملیارد دۆلاری سەرف کردی لە شەڕی پێکاتە دەیتوانیت تورکیا بکاتە جەنەت و ئەو مەسەلەی بەئاشتی حەل بکرد بایە وایە وڵاتەکانی تریش حەزەکەم سوود لەو وەزعە وەرگرت و ئەوە دووبارە نەکەنەوە بە فیرۆدانی قوت و ثروەتی وڵاتەکان بە ناوی شەڕی بەشێکدا ملەتەکەیان لەژێر هەر ناوێت. بەڵێ کاک سعدی زۆر سپاس. کاک ڕەمزی ئەگەر هەڵوێستی کۆنگرێ گەل و هەڵوێستی خۆتانم پێ بڵێ سەبارەت بە کوشتنی ئەو بەکر بەغدادی گەورە تیرۆریستی ئەمیری داعش و ئەو هەماهەنگەی کراوە وەکو ڕۆڵی سەرەکی هەبووە وەکو ئەمریکا ڕایگەیاندووە پێتان وایە بە کوشتنی بەغدادی ینی چی لە منتەقەکە ئاڵگۆڕی بەسەرابێ با بڵێم ئەوەی کە بە دەقیقترەوەی کە پەیوەندی بە ڕۆژئاو هەیە چی ئاڵگۆڕێک پێک بێ؟ بێگومان داعش یعنی پرۆژەیەکی gelek devletin de rojlata mavinda siyaset demeşinin le projeyeki müşterek budun avlarında jiber ve ekici
لتکبرنا کشتنا بغدادی تایبتی جبوی او هیوی باوریا جبوی دولت اسلام چویه او تروریستن به داعش را خدمت بکن استاجی وقتی داعش در روجدات هنوین در کار خبرت مشین جبوی بیرو باوریا وان تک بچه جبوی لشکستنه که گوره جیان بکن بگمان کشتن بغدادی کسی مزن بود اما لبلی نتوانن بیجن که آها داعش خلاص بود یا او گروه تروریست خلاص بود لپیوست دیوی واریدا لتایبتش گلی کردستان حشار ببه یعنی روجدات ناوین دا گلک دولت گروه برجواندی خون گروه ببیرندی کارتینن لتایبتیجی گلی کردوکی ملتکی لروجدات ناوین دا لهرتم شر لسر گلی کرد درست بیه لسر کردستان شر درست بیه استاجی ابا بردوامه دوال سیاست دا پیوست ام براستی حشار ببن لگل خواهد شار بکن لهمبری اف سیاست گروه تروریستی جبو کل کردستان را گلی ما زیادتر ضرار نبینه لهمبری وان سیاست رنگی پیوسته همو پارتی سیاسی احزاب سیاسی جبواری را شار بکن تایبت روجاوا استا لشر لهمبری داعش استاج بردوامه یعنی هزین قصده دوی واری راجی تکوشی خود بردوام بکن یعنی خطری یک نیساجی با آقایی که هزین وانی گروه وانی هجره وانی بشارتی در ناوا باکر و رجراتی سوریه ده هیا یعنی پیوسته دوی واری دا کار خبر لهمبری گروه بشارتی تکوشی بله زور سپاس دکه برای که عمر اگر جنابی شد دوین با چونی خود لسا کشتنی ابوبکر بغدادی لباری شيء أدلب راجيني وبيدوا أو تاتشن مثلا برسي كرد أكتيف ترى كابتابتي للرجعة كردستان كمظلوم كوباني راجيندو كأن بجداريان كدول لأوبراسيون كيا وحكومة أمريكا راجيندو ك أو هزاني زوتر هاو كاري كدنيان كدول له أوبراسيون هم هزكاني باشوري كردستان وهم هزكاني هسده بيجمن أو تأثيري باشي هي چونك كرد او هێزە سەرێکیە بوو چ لە باشوور چ لە ڕۆژاوە شەڕی داعشی کرد و قوربانی زۆری دا و لە هەر جەیەکیش کە گورزی گەورەوە داعش کەوتووە ئەوە کورد بووە کە دەوری هەبووە و لەوەشدا ناشاردرێتەوە کە کورد دەوری هەیە جیالەوە لە 5 کیلۆمتری سنووری سووریە گیراوە لەنێو هێزەکانی سووریەدا لەوێ دەیگراوە ئەوەش بە بڕوای من بۆ خۆی تەسیراتی هەیە کە حەقانیەتێک دەدا بزودنەوەی کوردی و نیشانیش دەدا کە چێ تۆرۆریستە هەسەدە تۆرۆریستە یا ئەوەی ئەبوبەکر بەغدادی لە پەنادەستی دانیشتووە بەڵێ باشە زۆر سپاسان دەکەم بیسەرانی خۆشەویست لێرە بەرنامەکەمان کۆتایی دێ سەبارەت بە ڕووداوەکانی ڕۆژاوای کوردستان و ئۆپەراسیۆنی تورکیا و هەموو ئەگەر و احتمالەکانمان تاوتوێ کرد من یەک دنیا مەمنونتانم بەڕێت کاک سعدی ئەحمەد پیرەندای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە باشووری کوردستان و لەگەڵمان بووی سەعاتێکە لەسەر خەتی ئەزانم کاتت زۆر مەشغوڵی کاتت کەمە بەڵام لوتفت کرد لە بەرنامەکە ئێمە ئامادە بووی زۆر سپاست دەکەم بەڕێز کاک ڕەمزی کارتاڵ هاوسەرۆکی کۆنگرەی گەل کە لە بڕۆکس لەوازانم کاتت کەمە و مەشغوڵی پرسی سیاسی ڕۆژاوای کوردستان و بارودۆخ کوردستانی کاتت بۆ ئێمە بەخشی سپاست دەکەم بەڕێز کاک عومەر ئیلخانی زادە سکرتێری کۆمەڵی زەحمەتشان هەروەها جەنابیشت کە کاتت کەمە و کاتێک سەعاتێک لەگەڵ ئێمە لەسەر خەدمایتەوە بۆ قسەکردن لەسەر بارودۆخی ڕۆژاوای کوردستان سپاستان دەکەم یەک دنیا مەمنونتانم تا بەرنامەکانی داهاتوو لەسەر ئەم پرسە و بابەتەکانی کوردستان هیوادارین کوردستان شاد و سەرکەوتو ئارام بێ و بە مافەکانی خۆی بگا و سپاسی ئێوە دەکەم زۆر سپاستان دەکەم. دمي كوتشو دمي أنفاس دمي جنگو دمي كورو خوري وابوا أسماني كل بوا
باشە و سمانی کورد بوا باشە و ئاخرە بێ هەتا کوکەی ئازار دڵمان بلاوێنێ چاوەڕێ کۆستی گەورەبی کورد بە دنیا بناسیێنێ کورد بە دنیا بناسیێنێ ئەمەسمانە شەوە زەنگە ئەخۆ ویژدان شوام و شوێن بۆ هەواری پڕەزاری نیشتیمانم ناگاتە گوێن وەک شەنگال و هەڵەبجەکەم وە ڕۆژاوە خوێن بارانە بەڵی ڕەشی دێویژدانی لەناو مێژووی ئەم جیانە لەناو مێژووی ئەم جیانە